دۆخی ڕۆژنامەگەری لە هەرمی کوردستان و هەروەها ئەو دەستخۆشی کە کۆنسوڵخانەی گشتی ئەمریکا لە هەرمی کوردستان سەبارەت بە باشتربوونی دۆخی ڕۆژنامەگەری و ئازادی ڕادەربڕین لە هەرمی کوردستان کردووە. زیاتر لەم بارەوە توێژ دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز ئازاد حەمەدەمین نەقیبی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان. زۆر بەخێربەی. ئەو ڕۆپۆرتانەی کە بڵاو دەکرێنەوە ئاماژە بە باشتربوونی دۆخی ئازادی ڕادەربڕین لە هەرمی کوردستان دەکەن بەراورد بە ساڵەکانی پێشوو. ئەم گۆڕانکاریانە چۆن دروست بووە؟ زۆر سپاس. بگومان ئێستا لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بڵێن سندیکەکە لە ساڵ 1990 دروست بووە ئێستا و یاسای ژمارە 5 ساڵی 2007 دەرچووە. بگومان زۆرێک لە ئەزمون تاقیکردنەوە پێدا بووە بە تایبەتی بۆ نووسینی ئەو راپۆرتانەی کە لە کوردستانە. پێشتر ئەو راپۆرتانە کە هەبوون هەندێکجار ڕەنگ بێ لەژێر کاریگەری سیاسیدا بووبوون یان هەندێکجار مێدیا بەکار هاتووە لە دڵێ خراپ بەکار هاتووە. بەڵام ساڵ بە ساڵ ئەم راپۆرتانە زیاتر نزیک دەبەوەن لە پێوەری ئەو پێوەرانەی نێودەوڵەتی کە لە نووسین راپۆرتەکاندا. ئەمە شوای کردووە کە زۆرێک لە واقعیەت هەبێت لە راپۆرتەکان بەرەبەرەوە لە بیرشمان نەچێت کە راپۆرتنووسین بەخۆی بەشێکە لە ستانداردی نێودەوڵەتی و لە ماوەی ڕابردوودا ئێمە بۆ نمونە سەندیکا چەندان پرۆتۆکۆلمان کردووە لەگەڵ لایەن نێودەوڵەتی بۆ چۆنیەتی نووسینی ئەو راپۆرتانە. وهەر من بۆ خۆم لە کەزابلانکە ئێستا هاتوومەتەوە کە لەوێ IFG پلاتفۆرمێکی ڕێکخستە بوو بۆ ئەوەی چۆنیەتی نووسینی ئەو راپۆرتانەی نێودەوڵەتی کە لە داهاتوودا هەوڵدەدرێ IFG راپۆرتێکی گشتگیرتر بڵاو بکاتەوە لە نێوان ئەوانشدا بێگومان ڕاستاوکردنی ڕەوشی هەرێمی کوردستان. باشە، هەرێمی کوردستان بەراورد بە وڵاتانی جیهان ژمارەی زۆری ڕۆژنامەنووس هەروەها میدیا و دەستگای ڕاگەیاندن تێدایە. بە بەراورد بە وڵاتانە گەر بمانەوێت هەڵسەنگاندنێک بۆ دۆخی کاری ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان بکەین، ئایا ئەو راپۆرتانە ئاماژەیەکی ڕاستەقینەیان داوە بە گرنگی پێگەی هەرێمی کوردستان بە بەراورد بە وڵاتانە زۆربوونی ژمارەی ڕۆژنامەنووسان لە وڵاتێکی بچووکدا؟ بگومان دەبێدان بۆ ڕاستێدا بنین لە هەرێمی کوردستان بەهۆی یاسای ڕۆژنامەگەری و ئەو ئازادیەی کە لە کوردستاندا هەیە ژمارەیەکی یەکجار زیاتر لە وڵاتانی دیکە لە مێدیاکان بوونیان هەیە، چ لە بینراوە لە بیستراوە لە ئەلکترۆنیش و زۆر جار ئەمە بۆ تەمای سەرنجە لای وڵاتەکانی دیکە. بە تایبەتی هەرێمی کوردستان کە جگەلەوەی یەکێک لە وڵاتانەی کە زۆر بایەخی پێدەدرێت بە تایبەتی وەکو لانکێشی دیموکراسی و هەر لە کوردستان جگە لە سندیکا بێگومان و کۆمەڵێک دەزانن ڕێکخراوی دیکەش وەکو میترۆ پێیان نێران ڕێکخراوی ئاشتی و ئازادی هەموو ئەو لایەنانە راپۆرت دەنووسن و بە تایبەتی چاودێرە نێودەوڵەتیەکان و قونسوڵگەریەکانیش پشتی پێ دەبەستن بە پێیەکە ئازادی بیڕوا بەشێکە لە ئازادی گشتەکان و ئەو بەشێکە لە پرۆسیسی دیموکراتی لە وڵاتی ئێمەدا بۆیە گرنگی بایەخی ئەم راپۆرتانە لەمەدایە. باشە، بەڕێز ئازاد، ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە جگە لە میدیا فەرمیەکان کۆمەڵێک میدیای نافەرمی هەن وەکو پیج و وەکو سۆشیال میدیا کە بەردەوام ڕخنەگیرانە چاو لە کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن لەسەر جەمبوارەکاندا، بەڵام هەرێم مامەڵێکی دیموکراسیانیان لەگەڵ دەکات. ئەمە بە بەراورد بە وڵاتانی جیهان چۆن هەڵی دەسەنگێنن؟ ئایا ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە ڕێگە پێدراوە کە دەکرێت؟ بگومان بەرەبەرە بەتابەت سۆشیال میدیا ئێستا ئەگەر ئەو مەوزوعی پەرلەمانی کوردستان نەبایە ئێمە پرۆژێ دیکەمان زیاتر چوونە پێش باشتر ئەگە ئەو لەمپەرانە بۆ پەرلەمانی کوردستان دروست نەکرابان و ئێستا زۆرێک لە ڕێخستن هەیە، بەڵام ئەو ڕێخستە هێشتا ماوە کە لە داهاتوودا لە توێی یاسایی پرۆفشنال لە مسلدا چارەسەر بکرێت. حکوومەت هەرێمی کوردستان سڵە چاوی هەموو ئەو دۆخی کردووە کە ڕێزی لە هەموو ڕایەت جیاوازەکان گرتووە و دەبێ بۆ داژبین هەندێک لە ماڵپەڕانە ڕەنگ بێ بۆ نمونە ئێمە سندیکا هەندێک لە ماڵپەڕانە لە سندیکا دەبێت تۆمار بکرێن کە تۆمار نەکراون. ئەمە بەڵگەی ببوونی ئەوەیە کە هەندێک لەو پرۆژانە لە ئەسڵدا پرۆژەی مێدیایی نین، پرۆژەی سیاسین، بەڵام لەگەڵەوەشدا ئێستا مێدیا و بەتایبەتی ئەو پێیجانێک کە هەواڵ و زانیارین بوونەتە کایەکی باش بۆ ئەوی باشترین زۆرترین زانیاری بدەن و ڕۆژ بە ڕۆژ ئەم مزبوونە زیاتر دەبێت. بێگومان ئەمە وا دەکە زیاتر وەکو دڵێن پرۆسیسی ڕفۆرمکردنی یاساکان گرنگی لە داهاتوودا زیاتر دێنێت. بەڵێ، سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان تا چەندە ڕۆڵی هەیە لە ڕێخستنەوەی کاری میدیایی لە هەرێمی کوردستاندا و لەگەڵ لایەنەکانی دیکە تا چەندە کاری لەسەر ئەم بابەتە کردووە؟ ڕۆڵی ڕاستەقینە و پرۆفشناڵانەی میدیا و ڕۆژنامەنووسی کورد.
لە بیرمان نچێت کە سندیکا بەخۆی خاوەنی پرۆژەی ژمارەی 5 ساڵی 2007 و سندیکا بەخۆشی خاوەنی یاسایەکی تایبەتە کە ناوی یاسای سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانەوە تا قەلایەنی فەرمیە بە پێی قانون کە نوێنەرایەتی مێدیا دەکات بێگومان سندیکا لە ماوەی ساڵانی ڕابردووش جگە لە پرۆژە قانونانە پرۆژەی دیکەشی هەیە بۆ مەسەلەکانی سۆشیال مێدیا و هەروەها بۆ مەسەلەی بوونی ئەنجومەنی مێدیا و زۆر لایەنی دیکە کە هەن ئەو کلێن و کلەبەرانەی کە لە مێدیادا هەن بە تابەتی لە پرۆژە قانونیەکان کە لە بنیادی قانونی کوردستاندا هەن پرۆژە هەیە و ئەمە ئێمە چاوەڕوانی ئەوەین لە داهاتوودا کاتێ پەرلەمانی کوردستان زارێکەوە بێتەوە کارەکانی خۆی ئێمە چاومان لەوەیە زارش کە چاو بخشێندرێتەوە بە پرۆژەی یاسای ژمارە 5 بۆ بتوانێت هەموو ئەو کلێن و کلەبەرانەی و ئەو مێدیای بەگشتگیری مەسلەکان چارەسەر بکات. باشە کنسوڵخانەی ئەمریکا و توێتی کە ئەوان ئامادەن لەگەڵ هەرێمی کوردستان کۆنتاکتیان هەبێت بۆ ناردنی ڕۆژنامەنووس و هەروەها کاریگەری لەسەر راپۆرتانی کە لەسەر ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان هەیە ئەو لینکەتان تا چەند دەتوانیوە دروست بکەن وەکو بەڕێزت لە سەرەتای قسەکان تاماژەت پێکرد لەگەڵ ئەو ناوەندە نێودوڵەتیانە لە پەیوەندیدان. بگومان ئێمە لەگەڵ قونسولی ئەمریکاش لە سەرخەتین و سنجار دیدارمان کردووە و ئەوانی سەردانی ئێمەیان کردووە بە خۆشحاڵیەوە ئێستا پێمان وایە کە ئاراستێکی باشتری ڕەنگی دۆخی ڕۆژنامەگەریش وای کردووە کە ڕۆژەکان ئیجابیتر بن ئەم پەیامەی قونسولگەری ئەمریکا بەخۆی بەڵگەی ئەوەیە کە شایەدیدانە بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەچاوی ستاندارد و پێوەرە نێودەوڵەتەکانی کردووە و هەروە قونسولی ئەمریکا نەک لە مەسلەیەدا بەڵکو لە مەسلەی دیکەش بۆ نمونە لە مەسلەی هەڵوەشاندنەوەی ڕێنمایەکانی سپیس لە حکوومەتی هەرێمی کوردستان لەوەش دەستخۆشی لە حکوومەتی هەرێم کردووە کە ئەمەش دیسانەوە نزیک بوونەوەیە لەو ستانداردانەی کە ئێستا مێدیا لە دنیادا کاری لەسەر دەکات. بەڵێ بەڕێز ئازاد حەمەدەمین نەقیبی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان سپاس کە لەگەڵمان.